بە ناوی ئافریدگاری چاکە و پاکە و خۆشەویستی ئەمڕۆ ئارەزوودارم بە بۆنەی نزیکبوونەوەی جژنی زاین هەندێک باسی جژنە کوردیەکانتان بۆ بکەم و بە تایبەتیش جژنی زاین و دابوونەریتەکانی جژنی زاین لە کەلتوری کوردی کۆندا و لە لای ئێمەی کوردی زەردەشتی. ئەلبەتە کە باسی جژن دەکەین واتە باسی ڕۆژێکی تایبەت لە ساڵدا دەکەین کە باسی ساڵ دەکەی واتە باسی ساڵنامە دەکەی. ساڵنامەی کوردیش ڕەجی هەرە کۆنی دەچێتەوە بۆ ساڵنامەی سۆمەری. ساڵنامەی سۆمەری ئەو ساڵنامەیە کە بە ڕۆژی نەورۆز دەست پێ دەکات و جژنی نەورۆز دەگیرێ و هەر لە سەردەمی سۆمەریەکانیشدا نەورۆز 12 ڕۆژ بووە و ڕۆژی 13 بە ڕۆژێکی ناخۆش لە خامە دراوە چونکە جژن کۆتایی هاتووە و ئەم ڕۆژ لە هەموو جیهاندا ڕۆژی 13 و ژمارەی 13 وەکو ژمارەیەکی شوم دەبیندرێت. ئەمە لە سەردەمی سۆمەریەوە کە پەیوەندیمان بە فەلەک و فەلەکناسیەوە گەلێ کۆم بووە. جژنەکانیشمان هەم ڕەنگی سروشتی تێدایە چونکە ئێمە کۆنترین ڕەنجبەر و جوتیارەکانی مێژووی مرۆڤایەتین و هەم ڕەنگی فەلەک و فەلەکناسی تێدایە. بۆیە جژنەکانمان پەیوەندیەکی پتەوی هەیە بە درێژی شەو و ڕۆژەوە، بە سەرما و گەرماوە، بە تاریکی و ڕووناکیەوە. جژنی نەورۆزمان هەسانەی بەهارە، ئەو جژنەیە کە شەو و ڕۆژ تایەدا وەک یەک درێژ دەبن. پاش جژنی نەورۆز جژنی تیرانمان دێت یا جژنی ئاوانیشان پێگوتووە. جژنی تیران و جژنی ئایان جژنی ئاوان لەو جژنەیە ئەو جژنە ئێمە بە چلەی هاوین ناوی دەبین. پاش چلەی هاوین هەسانەی پاییزمان بۆ دێت کە جژنی میهرەجانە، میهرەجانی پێ دەڵێن واتە گیانی مەهر. ئەو جژنەش جژنێکی گەلێ پیرۆز و گەلێ مەزن بووە کە هیوادارم لە شوێنی کەدا وردە وردە باسییان بکەین. و پاش جژنی میهرەجانیش جژنی زاین دێت. جژنەکانمان جگە لەوە خاوەن ڕەنگیشن. جژنی بەهارمان ڕەنگی کەسکە، ڕەنگی سەوزە. جژنی هاوینمان تیرەکان ڕەنگی سپیە و دە پاشان دەچینە جژنی میهرەجان کە جژنی پاییزە، پاییز ڕەنگی زەردە و جژنی زستانمان ڕەنگی خۆرە، ڕەنگی سوورە. و لەم چوار ڕەگەش هەتا ئەمڕۆ بە زەرد و سوور و سپی و کەسکەوە دەرونی کورد لەگەڵ دەرونی کورد ئاڵاوە و ئەو ڕەنگە بە شێوەی جیاواز لە ژیانماندا بەکاردێنین. ئەوەی ئەمڕۆز دەوانەوێت زیاتر باسی بکەین جژنی زاینە، ڕۆژەکانی، دابوونەریتەکانی و پەیوەندی ئەم جژنی زاینە بە مێژووی ئێمەی کورد چۆنە. ئەلبەتە دەزانن ئێمە لە زەردەشتیەتدا ئەمە 30 یەزدمان هەیە. ئەم 30 یەزدا ئەمانە یاریدەری یەزدان بوون و هەر یەکێک لەم یەزدانە ئەرکێکی پێ سپێردراوە. یەکێک لەم یەزدە گەورانە کە ڕۆڵێکی باڵای هەیە لە مێژووی کووردا مەهر یەزدە. مەهر لە سەردەمی ماددا پێیان گوتووە میترا و لە لاتینیشدا بۆتە میثرا. بۆ ئەوانەی حەز دەکەن دەتوانن لەسەر میترایزم بخوێنەوە و زیاتر شارەزای بن. وەکو گوتم مەهر یەکێکە لە مەزنترین یەزدەکانمان کە جژنی تایبەتی بۆ ئەمە لە دوو جاردا جژنی بۆ دەگرین. یەکێکیان لە لەدایکبوونیدایە کە ئەویش لە دیسەمبەردایە لە مانگی 12 و جژنێکی کەسی بۆ دەگرین کە بەرەو خامۆشی دەچێ، ئەویش لە 21 نۆدایە. مەهر لای ئێمە یەکێکە لە سمبۆلەکانی خۆر و لە هەندێک کاتیشدا تیشکی خۆر بووە. خۆتان دەزانن ڕەنگی خۆر ڕەنگی سوورە، بۆیە ڕەنگی سوور بەسەر ئەم جژنەدا زاڵە و دەزانن ئەم جژنە لە زستانە ڕوودەدا کە تاریکە و بەفریشباری و ڕەنگی سپیە، بۆیە لەم جژنەدا ڕەنگی سوور و سپی پێک تێکەڵ دەبێت. سەرەتای ئەم جژنە بە ڕۆژی 21
دیسەمبەر مانگی 12 دەست پێ دەکە. ئەو ڕۆژە ئەمڕۆ لە کوردەواریدا لە هەندێک شوێن پێی دەڵێن شەوی یەڵدا. یەڵدا وشەیەکی سریانیە بە واتای زاین. و دروستتر لە کوردەواریدا ئەوەیە یا پێی دەڵێ جەژنی زاین، یا مەهرزایش، یا دەڵێ چلە. ئەم چلەیە ئەم ڕۆژە ڕۆژی 21 مانگ درێژترین شەوی زستانی لێ دەکەوێت. وەکو ئەرک بۆ ئێمەی مرۆڤ ماوەتەوە کە لەو ڕۆژەدا دەوروپشتمان ڕووناکەینەوە، ئەو شەوە تاریکە ڕووناکەینەوە و یاریدەرێک بین بۆ هەمیسان زایینی خۆر، هەمیسان لەدایک بوونەوەی ڕووناچی. یەکەم شتی لەو شەوەدا دەیکەین 4 مۆم دادەگرسێنین و خوانێک چاک دەکەین. خوان واتە مێز، واتە ماسە. لەسەر ئەو خوانە 7 جۆرە میوە و کەرەز و جۆر بابەتی جیاواز دادنین. بۆیە ئەو خوانە پێی دەڵێن خوانە هەفتینە. ئەلبەتە دوور نییە بیستی بێتتان لە لای میلەتانی کە ئەو مەسەلەی سینی 7 ڕەنگ گوشتیوا بەکاردێنن. ئەمە لە لای ئێمە ئەو مێزی 7 ڕەنگە قەت بۆ نەورۆز بەکار نایە، تەنها بۆ جژنی زاینە. وەگوتم لەو ڕۆژەدا ئێمە 4 مۆمدا دەگرسێنین و لەسەر خوانەکەمان پێش هەموو شتێک دەبێ هەنار هەبێ، چونکە هەنار میوەی پیرۆزی ئێمەیە و لە هەموو بوونە پیرۆزەکاندا بەکاری دێنین. جگە لە هەنار جۆزمان هەیە، مێوژمان هەیە و لە کوردەواریدا باو بووە کە ئێمە بۆ پێشگەیشتن بە زستان میوەمان وشک کردووە و ئەو میوە مشکانە لەسەر ئەو خوانەدا دەنین و دەکرێت شیرینی و کەرەز و شتیشدا بندرێ. گرنگ ئەوەیە لای ئێمەی زەردەشتی ئەوەی کە دەمانەوێت پێتانی ڕاگەیەرین. ئێمە هەمیشە ئارازوودارین کە ئەو خوانە هەفتینەیە دەرازێننەوە، هەموو شتێکی لەسەر ئەو خوانە هەفتینەیە دایدەنێن بەرهەمی خودی کوردستان بێ. ئەمانی کورد جۆزی هەیە، کورد مێوژی هەیە، کورد کشمیشی هەیە، کورد قەیسی هەیە، شتی خۆمان با لەسەر مێزی خۆمان بێ، ئەمە جوانتر ڕای دەگرین. و هەروەها یەکێک لەو شتانەی کە لەو شەوەشدا دەخورێتەوە خۆشاوی هەنارە، واتە شەوەکە کە خێزان کۆ دەبێتەوە لەگەڵ دۆست و برادەران کە لەو شەوەدا بە شێوەی شەوچەرە بەڕێ دەکرێت، قسە بۆ یەکتری دەکەن، چیرۆک بۆ یەکتری دەکەن، شەعر بۆ یەکتری دەخوێنەوە. هەروەها خۆشاوی هەنار، ئاوی هەناریش دەگێڕن کە هەموو بیخواتەوە. ئەو شەوە شەوێکی دوور و درێژە، بۆیە ئەو دانیشتنەش ئەو پێگەیشتنێکی دوور و درێژ دەبێ، زۆر جاران تا بەرەبەیان دەخایەنێ کە بتوانین لەگەڵ پەیدابوونەوەی ڕووناکی ئەوجا ئێمە دیسان ڕۆژەکە بە ڕووناکی دەستپێرینەوە و خۆمان ئامادە دەکەین بۆ ڕۆژی دووەمی جەژنی زاین. ڕۆژی دووەمی جەژنی زاین لەگەڵ ڕۆژی سێیەمی جەژنی زاین واتە 22-23 دیسەمبەر پێیان دەڵێن نەو باوان. نەو واتە نوێ، تازە. باوان لە کوردیدا واتە عەزیز، خۆشەویست. چونکە ئێمە دەزانین لەو ڕۆژەدا دیسان خۆر لە دایک بووتەوە، خۆر زاین بووە، پەیدا بووتەوە، بەڵام هێشتا نوێیە، هێشتا هێزی بە تەواو نییە. بۆیە 22-23 مانگ بە ناوی نەو باوان ناو دەدین. لە 22 مانگا ئێمە گوتمان لە 21 مانگا 4 مۆمدا دەگرسێنین. لە 22 مانگا دەیکەینە 5 مۆم. و لەو ڕۆژەشدا وەکو باوە لە ناو ئێمە لەگەڵ منداڵاندا دەنیشین، یعنی خێزانەکان باوک دایک لەگەڵ منداڵی خۆ یەکێ لە شتە خۆشەکان و جوانەکانی دەیکەن، ئەویش دروستکردنی ئەستێرە سۆرە. ئەستێرە سۆر ئەستێرەیەکی کوردی گەلێک کۆنا، سمبۆل و ڕەمزێکی کوردی گەلێک کۆنا کە 7 سەری هەیە. ئەوە زۆر زۆر گرنگە کە دەبێ ئاگادار بن کە دەبێ ئەستێرەکان ئێمە 7 سەریان هەبێ. لە لای برا مەسیحیەکانمان ئەستێرە 5 سەری هەیە،
و لە لای برا جوولەکەکانمان ئەستێرە سەر 6 سەری هەیە، بەڵام ئەستێرەی ئێمەی زەردەشتی کورد 7 سەری هەیە. و هەروەها گوتم مێزەکەمان هەفتەوانەیە و هەروەها مۆمدانمان هەفتەوانەیە و لێرەدا هەتا باسی ژمارە حەوتان بۆ بکەم بۆچی دەبێ ئەو شتانە هەموو بە حەوت بێ. حەوت ژمارەی پیرۆزی ئێمەیە. حەوت لە 2 ژمارە پێک هاتووە، لە 4 و لە 3. 4 سمبۆلی هەموو شتێکی ماتریالە، ئاگر، هەوا، ئاو، ئاخ واتە خاک. 3 سیمبۆلی هەموو شتێکی ڕۆحیە، مەینەوی پێ دەڵێن ئێمە. ئەویش لەش دەگرێتەوە، جان دەگرێتەوە، دەروون دەگرێتەوە. ئەو جا 3 و 4 کە پێکەوە دادەنین بە ئیرۆیی دەگەین، وادە بە کەمال دەگەین. ئەجا بۆیە دەڵێن ئینسان کاملە، چونکە ئینسان هەم لە ماتیک واتە ماتریال و مادە پێک هاتووە و هەم لە مەینەویەت پێک هاتووە، لە ڕۆحانیەت پێک هاتووە. بۆیە کە ڕۆحانیەت و مادیەتمان تێکەڵاو کرد، کە مەینەویەت و ماتیکیمان تێکەڵاو کرد، ئینسانی لێ پەیدا دەبێ و دەبێتە ژمارە پیرۆزەکەی ئێمە کە حەوتە و بۆیە مرۆڤیش لە کن یەزدان پیرۆزە. ئەوەش لەبارەی ژمارە حەوتەوە. گەربینەوە بۆ دیسان بۆ ڕۆژەکانی 22-23 مانگ گوتمان لەو ڕۆژانەدا پتر باوک و دایک لەگەڵ منداڵەکانیان یەکێ لەو شتانەی کە دەیکەین ئەستێرەی 7 سەرە. ئەو ئەستێرە دەتوانن بە کارتۆن بیکەن، بە کاغەز بیکەن، بەڵام مەرج ئەوەیە پاشان بە ڕەنگی سوور ڕەنگ بکرێت، دەبێت سۆر بێ. وە جگە لە ئەستێرەی 7 سەر شیرینی دەکرێت، باوک و دایک منداڵ خۆیان فێر دەکەن چۆن مۆم دروستکە و ئەو مۆمەش لە ماڵێ بەکاردێنن دای دەگرسێنن. ئەو ئەستێرانەی دروست دەکرێت هەڵی دەگرین بۆ ڕۆژی 24 مانگ کە پێی دەڵێن ڕۆژی خۆر یا ڕۆژی میهرەبانی. 24 مانگ لای ئێمە ڕۆژی خۆرە. ئەو ڕۆژەیە کە خۆر 3 ڕۆژی بەسەردا تێپەڕیوە، وردە وردە بەهێزتر بووە. ئەو ڕۆژەیە کە خۆر دیسان سەردانی هەموو ماڵێکی کورد دەکات، گەرما و ڕووراکی و خۆشی لەگەڵ خۆی دەبات، بە ڕەنگی سووری خۆیەوە لەگەڵ ڕەنگی بەفری سپی تێکەڵاو دەبێ و ڕوو لە ماڵان دەکات. و ئەو ڕەنگە سوور و سپیەیە کە پاشان لە قۆناغی گەلێ درەنگترە کراوە بە سانتەکلۆز و بابەنوئێل و یول تۆمتە وەکو چۆن لە سوید دەبێژن. بەڵام بۆ ئێمە ئەو سانتەکلۆزە، ئەو بابەنوئێلە ئەسلیە ئەو خۆرە سۆرەیە لەگەڵ ڕەنگی سپی کە هەردوو تێکەڵاو بە سروشتمان دەبن و خۆرەکە دیسان گەرما و خۆشیمان بۆ دێنێتەوە. ڕەنگی سوور و سپی لە ناو کووردا گەلێک لە دێر زەمانەوە لە زمانی گەلێ دێرینەوە بەکار هاتووە. بۆ نمونە دەبینین لە یەکێ لەو لە داستانە کوردیەکان باسی قارون دەکا لە ئیلام. ئیلام لە ئەو پەڕی باشووری کوردستان. قارون بە جلی سوور و سپیەوە کە جلی مۆغان بووە بە ئەسڵ، بە ڕەنگی سوور و سپیەوە ڕووی لە ماڵان کردووە و لەو ڕۆژەدا لە ڕۆژی میهرەبانیدا، لە ڕۆژی خۆردا داری داونەتێ هەتا خۆیانی پێگەرمکەنەوە و ماڵەکانی پێڕووناکەنەوە. و هەروەها ئەگەر لە ئیلام بینە دەرێ بگەڕێنەوە لای دەرسیم لەو پەڕی باکووری کوردستان دەبینین لەوێ ترادسیۆنی شتێکی کە هەیە کە پێی دەڵێن کاڵکوندر و کاڵکوندری ژن و پیاوێکن کە جلی سوور و سپی لەبەر دەکەن، بە ماڵانە گەڕاون، سترانیان گوتووە، قسەی خۆشیان کردووە و ئەو ماڵانەش هەر یەکە بە پێی توانای خۆی شتێکیان دەداتێک کە لە گونیەیەکدا کۆیان کردووەتەوە و پاشان چ بەسەر هەژار و فەقیری ئەو دێ و گوندەدا دابەشیان کردووە یا هەمویان لە ماڵێکدا کۆبوونەتەوە ئەو خواردن و ئەو شتەی کۆیان کردوێتەوە بە یەکەوە خواردوانە. وێنەیەکی کەشی هەیە ئەگەر بینەوە باشووری کوردستان، لە باشووری کوردستان پێیان گوتووە بەرات، شەوی بەرات. لای لە باشووری کوردستان باو بوو منداڵان بە جلی کوردی جوانەوە بە ڕەنگی سوور و سپی خۆیانەوە ماڵ بە ماڵ دەگەڕان، گونەیەکی بچووکیان پێ بوو یا زەمبیلەیەکیان پێیە، ئیتر ئەو ماڵانەش
ئەوی بستەی تێدەکات و ئەوی جۆزی تێدەکات و ئەوی مێوژ و قەیسی وشکی تێدەکات. ئەم شەوی بەراتە کە ئەمڕۆ لە کوردستاندا بە جژنی ئیسلامەکانەوە نووساوە، لە ڕاستیدا ئەو شەوی بەراتەیەک لە 24 مانگدا منداڵان لە کوردستان دەگەڕان بە ماڵاندا و جلی سوور و سپیان لەبەر دەکرد و لەسەر هەردوو ڕوومەتەکانیشیان بە سوورا و یا بە ڕەنگی سوور خۆرێکی سووریان دروست دەکرد. ئەمە لە شتە جوانەکانی ئەو ڕۆژەیە. لە 24 مانگا ڕووداوێکی گەلک گرنگ دیسان ڕوودەداتەوە. ئێمە وتمان لە 21 4 مۆمدا دەگرسێنین، لە 22 دەیکەینە 5، لە 23 دەیکەینە 6، لە 24 دەیکەینە 7 مۆم، واتە بە کەمال دەگەین، بە ئیرۆیی دەگەین، هەر حوتەکەماندا دەگرسێ. ئەو ئەستێرە سوورانەی کە دروستمان کردووە هەڵی دەواسین بە پەنجەرەکاندا، ئەو مۆمانەی کە دروستمان کردووە ماڵەکانمانی پێ ڕووناک دەکەینەوە. شتێکی کەش هەیە لەو ڕۆژەدا گەلک گرنگە بیکەین، هەریەکە ئێمە نەمامێک دەبینە ژوورەوە، دارێکی بچووک. ئەمە بەڵێنی ئێمەیە کە بتوانین بەشێک لە سروشتەکەمان لە سەرمای زستان بپارێزین. ئەو دارەی دەیبینە ژوورەوە نەمامێکی بچووکە کە ئێمە بە درێژایی زستان خزمەتی دەکەین هەتا ڕۆژی نەورۆز. لە ڕۆژی نەورۆزدا دەیبینە دەرێ دەیچێنین لە جێیەکی گونجاودا، بەو شێوەیە ئێمە دارێکمان لە سەرما پاراست و دیسان دامانەوە بە سروشتە جوانەکەی خۆمان. لە ئێوارەی ئەو ڕۆژدا خزم و کەس و کار کۆ دەمبنەوە و وەکو پتر باوە گەنجان دەچنە لای پیران، ئەمە پتر باوە. وە خواردنی تایبەتی ئەو ڕۆژە کە ئەم ڕۆژ زیاتر لە زستاناندا باوە، ئێمە قەل دەکوڵێندرێ، واتە قەلەبوون، واتە ئەلۆک ئالەشیش، ئەوە خواردنی تایبەتی ئەو شەوەیە. ئەمە بە درێژایی ئەم جەژنە ماڵەکانمان دەڕازێنینەوە، ڕەنگی ڕووناکی و ڕەنگی سوور و سپی بەسەر ئازاڵ دەبێت و ئەم ڕازاندنەوەیە دەمێنێت تا 6 مانگی یەک کە ڕۆژی شەشەمە گەر لە ڕۆژی میهرەبانیەوە واتە ڕۆژی خۆرەوە بژمێرین دەکاتە 13وانە، دەبێتە ڕۆژی 13هەم. ڕۆژی 13هەم کە کۆتایی جەژنە ئیتر ئەو چراو چراخانەی دروستمان کردووە، ئەو شێوە جوانانەی کە لە ماڵا دروستمان کردووە لای دەبین و ماڵ و منداڵ، ژن و پیا و منداڵ دەچنە دەرێ شێرە بەفرینە دروست دەکەن، واتە بووک بە بەفر دروست دەکەن. ئەو شێرە بەفرینەی دروست دەکرێت تێکی نادەین، چونکە ئەوە بۆ ئێمە ئاماژەیە کە ڕۆژ بە ڕۆژ دەبینین چەندی لێ دەتاوێتەوە، واتە ئەوەندە خۆر بەهێز بووە هەتاکو دەگەینەوە جەژنی کەسک، جەژنی سەوز، جەژنی نەورۆز کە دیسان شەو و ڕۆژ پێک دەبن و دەگەنەوە یەک درێژی. ئێمە ساڵی پار بۆ یادگار ناومان لە 6 مانگی یەکنا وەکو لەو ڕۆژەدا یادی شاری خۆشەویستی بەغداش دەکەینەوە کە پایتەختی زەردەشتیەت بووە لە جیهاندا بۆ ماوەی 600 ساڵ، پایتەختی مادی دووەم وادە ساسانەکان بووە و ناوەکەشی بۆ ئەوانەی کە ئاگادارن لێ هەتا ئەمڕۆ بە کوردی ماوەتەوە بۆ واتە خوددا دادیش واتە خودداداد. ئێمە داوا دیسان لە ێزدان دەکەینەوە کە ئەم جەژنە بە شادی و بەخۆشی بەگشتنەتەوەی کورد ببەخشێتەوە. سپاستان دەکەین تا جەژنێکی کە و چیرۆکێکی کە.